هاتووینەتە شارۆچکەی چەمچەماڵ بە دوواداچوون بۆ بابەتێک دەکەین کە پەیوەستە بە مامەڵەی ساختەکاری چەند بانکێک لە هەرێمی کوردستان و عێراق. عەدنان عومەر بۆ دروستکردنی هەژمار سەردانی یەکێک لە بانکەکانی سلێمانی کردووە، بەڵام پاش چەند ساڵێک لە بەغداوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە بە تۆمەتی خۆتزیینەوە لە باج، چونکە ئەو بانکەی کە عەدنان بۆ کردنەوەی هەژمار سەردانی کردووە لەسەر ناو و زانیاریەکانی ئەم کۆمپانیایان دروست کردووە. چوومە بۆ بەغا ڕێعاژمایی دەرکەوتیان کاکە تۆ شەریکەت بەناوە نابێت ڕێعاژمایی دەرکەیت من شەریکە ئاگام لێ نەبەناومەوە باق چۆت شتەکانمانی تەزویر کردو شەریکێکی بەناومان دروست کۆ لە بەلاش و حەلاش ئیسا زەریبە قەرزارە داوا لە ئێمەکە ئێمە لە شۆمان کاکە من خۆم کرێچیم مای 150 کرێ خانوەدەم ماقولە ڕۆژ شەریکێ بەناو منەوە دروستکە و پاری نیاسپی کردوتەوە. ئەوانەی کە کۆمپانیایان بەناوەوە دروست کراوە بە گوتەی خۆیان 5735 کەسن، لەو ژمارەیەدا نزیکەی 500 کەسیان لە سنووری شارۆچکەی چەمچەماڵ دەژین. دڵسۆز عەلی یەکێکی دیکەیە لەو قوربانیانە. دوو کۆمپانیای بەناوەوە دروست کراوە، هەر یەکەی بە پشکی 1 ملیار دیناری عێراقی. لە مای هەشتا چووم لە کەرکووک بایعی وەرگرم، چوومە ئەویانە وتیان بایعەکە و بڕاوە تۆ بانقدەیە، چوومە ئەیانە وتم کاکە من هاتوومە لێرانە ڕقم حسابیەکم کردوێتەوە ئێوە بەناو منەوە چوونە شتان کردووە، ئیسا من لە حکوومەتی عێراقی بە تیجار لە قەڵەم دراوە بایعەکەم بڕاوە ئەبێ ئەستۆپاکیەکەم بنی ئەم شتانە بەناو منەوە لادەن. چووم لە نزیکترین مەرکەز لەویانە شکاتم کرد لەو بانقە شکاتم کرد ئیتر چەند جارێک چوومەتە سەردانیم کردو چوومەتە دادگای لۆکۆڵینەوەی سێ ئەوە تقریبان ساڵ و نیوەکە منە و شکاتە کەس بانگم ناکە. پارێزەرانی چەند کەیسێک پێیان ڕاگەیاندین ئەوانەی کە کۆمپانیایان بەناوەوە دروست کراوە 250 ملیۆن تا ملیار بۆ ملیار و نیوێک دیناری عێراقی باجیان هاتووەتە سەر. لەتیف شوانی پارێزەری کەیسی عەدنان عومەرە ئاماژە بەوە دەدات کە ناوبرا و هاتوچۆی دەرەوەی لێ قەدەغە کراوە لە ڕێگەی مەرز و فڕۆکە خانەکانەوە. دەستەی نەزاهەی عێراق دوو بانگێشی بۆ نردووە کە نەچۆ بۆ عێراق دواتر بووە سێم بانگێشە کە ئەبێتە ئامر قەبز لە ڕووی قانونیەکەوە. عەدنان بە پێی ئەوە بێ کە ساڵان 250 بۆ 300 ملیۆن دینارە نزیکەی 1 ملیار و 250 ملیۆن و تقریب 300 ملیۆنێکە بێ کە ئێستا حکوومەتی عێراقی ئامر قەبزی بۆ دەرکردووە. ئامر قەبزەکەش گەشتاندنی بۆ کردووە هەم ناتوانێت سەفەری دەرەوەی وڵات بکە هەم ناتوانێت سەفەری شارەکانی عێراقش بکە. بەپێی ڕاگەیەنراوی وەزارەتی ناوخۆی عێراق تەنها لە 4 مانگی ڕابردوودا 80 کەس بە تۆمەتی مامەڵەی نایاسایی بە دۆلار و 40 کەسی دیکەش بە تۆمەتی سپیکردنەوەی پارە دەستگیر کراون، بەڵام بە گوتەی خەڵکی هەنگاو نەنراوە بۆ دەستگیرکردنی بازرگانە گەورەکانی سپیکردنەوەی پارە کە لەژێر باڵی دەوڵەت و گروپە میلیشیاکاندا خۆیان حەشارداوە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا شارۆچکەی چەمچەماڵ.